کۆچ وەک پێدراوێکی ئاینی. کۆچ یەکێکە لەو دیاردە مرۆیانەی کە لەوەتەی مرۆڤ هاتووەتە سەرزەوی. کۆچ و کۆچباریش بووە بە بەشێک لە ژیانی ئاسایی. مرۆڤ بۆ گونجاندنی خۆی لەگەڵ تەبیعەت و ژینگە و سروشدا هەوڵیدا هاوسەنگی بدۆزێتەوە. هێزیمانەوەی مرۆڤ زۆر جار پەیوەست بۆ بەو بەرخوردەی کە لەگەڵ سروشدا کردوێتی لە ڕێگەی کۆچ و بەجێشتنی شوێنێک بۆ شوێنێکی دیکە. واتە لە کۆچدا ژیان و ئازادی و سربەخۆی مرۆڤ سەنتەرە، بۆیە لە پێناوی ئەو ژیانە ئازاد و سربەخۆیەدا شوێنێکی بۆ شوێنێکی دیکە بەجێ هێشتووە. سەرەتا پیرۆزبایی من پێم خۆشە لە سەرجە مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بەگشتی و بە تایبەت بینەری کەناڵە بە ڕێزەکەی جەنابتان پیرۆزباییان لە یەکەم خی گەورەم ساڵە بکاتە ساڵی خۆر و خۆشی بۆ هەموو مسلمانان. معلومی جەنابتە سەری ساڵی کۆچی لەو کاتەوە دەست پێکا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تشریفی ئەباتە مەدینە. لەو کاتەوە تاریخی مسلمانان طبعا لە سەردەمی ئیمامی عومەرا کاتێک کە لەواکەنەوە تاریخێک بۆ مسلمانان وەکو تایبەتمەندی مسلمانان وابێ پەیوەندی هەبێ بە ڕابردوو بە ڕووداوەکانی مێژووی مسلمانانەوە. ئیمامی عومەر پێشنیازیەوەکە بۆی کە سەری ساڵی کۆچی واتە هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە گۆڕانکاریەکی زۆر گەورە بوو لە ژیانی سیاسی، لە ژیانی فکری، لە ژیانی ئاینی مسلمانانە قۆناغێکی زۆر هەستیار بوو بکرێ بە سەری ساڵ بۆ مسلمانان. وەلەو کاتەوە ئەو سەری ساڵە دەستی پێ کردووە و وەکو تاریخی مسلمانان لەوە دەست پێەکە. سەری ساڵی کۆچی لەوە هات هەندێک نامە ئەهات لە سەردەمی عومەری کوڕی خەتابە مێژوویەکی پێوە بوو ئەمە هی فڵان مانگە ئەوانش سەیران کرد ئەمە نازاننی ئەم ساڵی ڕابردووە لەوەرەوە بیران لەوە کردو مێژوو دابنێن. مێژووشیان بە هیجرەتی پێغەمبەر و کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کرد. مناقەشەی زۆریان کرد مەسا سەرەتای وەحی بکەنە مێژوو، هیجرەت بکەنە مێژوو، هەنێ ڕووداوی تری مەسا شەڕی بەدر بکەنە مێژوو. ئەخیرەن عومەر قسەیەکی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوە وەک بڵێ حەسمی قەزەکەی کرد فەرمووی بە هیجرەت وەک بڵێ فەسلێک لە بینی ضعفی مسلمانان و قووەت و دەوڵەتی مسلمانان و دوایانی بە هیجرەت مسلمانی تر ئیسلامەتی گەشایەوە دەوڵەتی کیانی بۆ دروست بوو قەوارە و وجودی بۆ دروست بوو لەبەرەوە هاتنە سەرەوە کەواکو بە هیجرەتی پێغەمبەر مێژووی ئیسلام دیاری بکەن. یعنی هیجرەت لەوە هاتووە چونکە کۆچی پێغەمبەر حەدەسێکی گەورە بوو لە ژیانی پێغەمبەر و مسلمانان صلی الله عليه وسلم. بۆیە سەحابەکانیش کە هاتن مێژووی ئیسلامیان دیاری کرد گرنگترین حەدەس کە بیکەنە سەرەتا بۆ مێژووی ئیسلام هیجرەت و کۆچی پێغەمبەریان صلی الله عليه وسلم دیاری کرد. ئێمە ئەمڕۆ چینە یەکەم ڕۆژی ساڵی کۆچیەوە کە ساڵی 1438 کۆچیە. خوای گەورە ئینشاءالله لێ پاڕێنەوە ئەم ساڵە بکا بەمای خێر و خۆشی بۆ سەرجەم مسلمانان بە تایبەتی مسلمانانی کوردستان. خوای پەروەردگار عاقیبەت خێرمان کا و خێر و خۆشی زیاتر بڕێژێ بەسەرمانە و هیوادارین و ئومێدەوارین و داواکارین لە خوای پەروەردگار کە ئەم ساڵی تازەیە ببێت تا ساڵی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. هەمیشە ئیسلام شوێن کەوتوانی وا فێر کردووە کە بۆ خۆیان خاوەنی تایبەتمەندی خۆیان بن. یەکێک لەو تایبەتمەندیانەی کە بە یەکدەنگی سەحابە کراوە دانانی ڕۆژژمێرێکە بە ناوی ڕۆژژمێری کۆچیەوە کە دواتر پێی وتراوە تەقویم الهیجری. ئەمە لە زمانی عومەری کوڕی خەتابە کە دیاری عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە ماوەی ئەو چەند ساڵی خلافەتی خۆیان کۆمەڵێک ئیبداعات و داهێنانی زۆر گەورەی کردووە. یەکێک لەوانە بریتی بۆ لە دانانی ڕۆژژمێرێک کە ئەویش سەرەتاکەی جێڕاوەتەوە بۆ گەورەترین ڕووداوی مێژووی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کە بریتێ لە ڕووداوی کۆچکردنی پێغەمبەر. وەکو زانانی مێژووی شوتویانە ئەعظەم حەدەث غەیەڕە مەجرە تاریخ، ئەوە بەو تەعبیر و دەستەواژەیە لێ کراوە. کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام گەورەترین ڕووداوێک بووە کە ڕەوڕەوەی ژیانی گۆڕیوە و سەرەتای ساڵی کۆچی ئەگەڕێتەوە بۆ کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لە شوێنی لەدایکبوونی خۆی، شوێنی حەوانەوەی خۆی، ئەو شارەی کە زۆری خۆشی ویستووە بەڵام کە زانیوێتی لەم شارەیە بانگەوازەکەی ناگا و لەم شارەیە ئازادی نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام مەکەی بەجێهێشتۆ و بە فەرمانی خوای پەروەردگار سەفەری کردووە بۆ شاری مەدینەی مونەوەرە کە پێشتر پێی وتراوە یەثریب، دواتر بەهۆی بوونی پێغەمبەر و عەلەیهی سەڵات و سەلام ناوەکەی گۆڕاوە بە مەدینە. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئێستا ئێمە پێمان خستوتە ساڵێکی تازەی کۆچیەوە کە ساڵی 1438 کۆچیە. بە بۆنەی هاتنەوەی ئەم ساڵە تازەوە پیرۆزبایی لە مسلمانان و برایان و خوشکانمانەکەین لەسەر تاسەری دنیادا.
دیارە بەڕاستی ئێمە ئەگەر تەماشای سیرەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئەبینین لە دوای وەفاتی پێغەمبەر جگە لە تاریخی میلادی کە هی مەسیحی بووە هیچ تاریخێک نەبووە کە عەرەب ئیشی لەسەر بکەن. بۆیە عەرەب سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵان لە نێوان خۆیاندا مشاوەرە ئەکەن کە ئێمە ڕۆژێک دانین تایبەت بە خۆمان، مێژوویەک دانین تایبەت بە ئیسلام، وکو چۆن نەسارا ڕۆژێکی هەیە تایبەت بە خۆی کە لەدایکبوونی عیسایە. لە دوای ئەوەی کە هاوڵان هەرێکی ڕەئی خۆیاڵە هەندێکڵن با لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بکەینە یەکەم ڕۆژی ساڵی ئیسلامی، هەندێکەڵەن نە بە ئەو ڕۆژەی کە وەحی بۆ پێغەمبەری خوا هاتووە بیکەینە یەکەم ڕۆژی ئیسلامی، هەندێکەڵەن نە بە هیجرەتی پێغەمبەر و هەندێک ڕەئی تریشە بووە. دیارە لە دواییدا ئەو سەحابانەی کە ئەڵێن با هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بکەینە یەکەم ڕۆژی ساڵی ئیسلامی کە ساڵی هیجریە، ئەوە سەر ئەگرێت. ئەویش بەڕاستی سەرچاوی لە قورئانەوە گردووە. ئەگەر ئێمە تەماشای قورئان کەین، خوای پەروەردگار دەربارەی مزگەوتێک لە مزگەوتەکان کە لەسەر تەقوا بنیات نراوە، لمسجد أسس على التقوى من أول يوم علماء فرمون أو صحابة ناس دارانيك أم رأيان پسند كردو أم رأيان بلاو باش بوكاي روجي هجرتي بيغمبري خوا بكينا يكم روجي صالي إسلامي أم آياته من أول يوم يعني پش بستنا بو آياتي خواي پروردگار جل جلاله كا پیشنیارێکی زۆر جوان بووە، سەحابەکان زۆربەی سەحابەکان لەسەر ئەوە بوون. دیارە ئەم ڕۆژە لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ساڵی هیجرەتی پێغەمبەری خوا کرا بە ساڵی یەکەمی هیجری، یعنی ئێستا ئێمە لە ساڵی 1438 هیجری داین کە یەکەم ڕۆژە، واتە 1838 ساڵ بەسەر کۆچی پێغەمبەری خوادا تێپەڕیەوە. لە دوای ئەو تاریخەوە ئیدی مسلمانان لە سەرتاسەری دنیادا هەم حەج و عەمرە و ڕەمەزان و ئیشەکانیان بە مانگی عەرەبی بەڕێوە بردووە کە بەڕاستی ئەویش فەزڵێک و گەورەیەکە بۆ ئیسلام و مسلمانان کە ساڵێکی تایبەتیان بەخۆیان هەیە. کۆچی پێغەمبەریش درودی خوای لەسەر بێت و هاوڵانی وەک پێدراوێکی ئاینی ئیسلامی لە قۆناغی دەستبەسەری و لاوازیەوە بردە قۆناغی شکۆداری حکومڕانی. پێغەمبەر و هاوڵانی کۆچیان لە مەکەوە کرد بە خۆیان و ئاینەکەیانەوە، ئەوەی لەگەڵ خۆیاندا هەڵیان گرت بوو وەک زاد و زەخیرەی مادی و معنەوی تەنها ئاینەکەیان بوو. دروستکردنی دۆخێک لە دڵ و دەرونی هاوڵاندا بۆ ئەوەی بە حەماسەتێکی مەردانەوە زێد و زادگای خۆیان بەجێ بێڵن و ئاوارەی بکەنە گۆڕەپانی بەرخۆدانی ئاینەکەیان. بەڵێ پێغەمبەر و هاوڵانی لەو پەڕی لاوازی و بێدەسەڵاتیدا مەکەی زادگای باب و باپیرانیان بەجێ هێشت، بەڵام بەو پەڕیش کۆمەندی و دەسەڵاتەوە گەڕانەوە. طبعا جێهێشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەکە ئەیتوانی لە مەکەیە بمێنێتەوە و لە پەنای قوڕیش و لە پەنای بنەماڵەکەی خۆیان بمێنێتەوە. ینی قوڕیش ڕاستەویستیان دەستکێشتنە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام پێغەمبەر ئەویست حەدەثێک دروستکە، ئەویست حتا ینی تەخیرکردنی کۆچ بۆ ئەو کاتە و هەڵبژاردننی ئەو کاتە، ئەمە حەدەثێکی کۆمەڵایەتی بوو، حەدەثێکی سیاسی بوو، حەدەثێکی تەشریعی بوو، لە هەموو ڕوانگەکانەوە حەدەث بوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ مەکە جێدێڵێ ئێوێ بە مسلمانان بڵێ و ئێوێ بە خەڵک بڵێ بەوەی کە کۆچکردن لە مەکە ڕاکردن نییە، خۆشاردنەوە نییە و ئینەما کۆچکردنە بۆ دروستکردنی دەوڵەت، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو بنەماکانی دەوڵەتداری لە مەدینە دروست کردووە. ئێمە بنەماکانی دەوڵەتداری بە پێی یاسای نوێ بریتیە لە کۆمەڵێک خاڵ، یەکێک لەوانە بوونی هەرێمێک کە دەوڵەتەکەی لەسەر دروستە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەثریب کە دوایی ناونرا بە مەدینە ئەو هەرێمەیە کە ئێستا ئەکرێ بکرێ بە پێگەی دەوڵەت. گەلی مەدینە بە ئەنسار لەگەڵ ئەو مهاجرانی کە کۆچیان کردووە ئەمانە ئەکرێ ببن بە شەعب، عنسوری شەعب پێکدێنن. سوڵتا واتە سیادە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەڕواتە مەدینە و وەثیقەی مەدینەی یەکەم و دووەم ئەنووسێتەوە لە بینی مهاجرین و ئەنسار و لە بینی مسلمان و جوولەکەکانە، ئەمە پێی ئەوەترێ ئاعترافێکی کامیل بە سوڵتە و سیادی شەرع، سوڵتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سیادی شەرع لەسەر مەدینە. لەبەرەو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو هەوڵی مەککەی بۆ ئەوەیە دەوڵەت دروستکە کە هەوڵەکانی لە مەکە بە بنبەست ئەگا لە مەدینە دەواازەیەک خوای پەروەردگار بۆی دروستەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچەکە بۆ ئەوەی دەوڵەت دروستکە.
نەکبوو ئەوەی ڕابکە یا بۆ ئەوەی لە ترسی ژیانی خۆی بشارێتەوە وئینەما حەبوویە گەورەی کۆچ لەمەدایە کۆچ لە نەزەری ئێمەیە قوتاربوون ڕزگاربوون نییە کۆچ دروستبوونی دەوڵەتە پێغەمبەری خوا مناوەرەیەکەکە حرەکەیەکی سیاسی ئەکە ئەم حرەکەی لە ڕووی کۆمەڵایەتیشەوە حەدەتێکی گرنگە بۆ چونکە قوڕیش ئەهەژێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا ئێستا خەڵک ئەیگوت گەنجێک یا کەسێک پێیا بۆ لە ناو قوڕیشا داوای دینداریەکی نوێ ئەکا دیاردەیەکی نوێ لە دینداری هێناوە ئێستا کە ئەچێتە مەدینە و لەوێ دەسەڵات و لەوێ شاری بۆ دروست ئەبێ ئەم حەدەتێکە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە قوڕیش کە پێغەمبەر ناگرێتە خۆی خەڵکێکی کە ئیگرێتە خۆی ئەوان ئەبن بە خاوەنی بیر و بەرنامە و دەوڵەت ئەوان ئەبن بە خاوەنی دواتر تەمن خۆشەویستی مەکە یەکەم لە ڕووی ئاینیەوە بەوەی کە خوای پەروەردگار فەرمێ ئین ئەوەل بەیت وضع للناس للذي ببكة مباركا كعبيتها فيه آيات بينات مقام إبراهيم يعني مكة پێگەیەکی تایبەتی خۆی هەیە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی مەهدی ڕیسالات بووە زۆرێک لە پێغەمبەران لەویا بوون ئیبراهیم ئیسماعیل پێغەمبەرانی پێش ئەوان يعني حتى موسى عیسا ئەمانە هەر هەمووی مەناسیکی حەجیان جێبەجێ کردووە بە پێی مەراسیمی دانەتی ئیبراهیم ئەمە بەشێکە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەکە بەشێکە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەکە زێدی باو باپیرێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەویا چاوی بە دنیا هەڵهێناوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم ئاەتی قورئانی لەویا بۆ هاتوۆتە خوارەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هۆز و بنەماڵە و کەسوکاری لە مەکەیە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم ئیعتیبارانە ئەو خۆشەویستی هەیە بۆ مەکە حتا کە ئەڕوا هیجرە دەکا و ئاور ئەداتەوە ئەفەرمێ خۆشەویستترین زەوی خوا بەلای منەوە تۆی وەلاولا ئەن ئەهلەکی ئەخرەجونا منکی ما خەرەجنا ئەفەرمێ ئەگەر خەڵکی تۆ وەڵامی پەیامەکەی منیان بدایەتەوە وەڵامی بەرنامەکەی منیان بدایەتەوە ئێمە هەڵبەت دەرناچوین بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە تەقدیری خوای شوا بووە چونکە پێغەمبەری خوا شەو لە خەوا ئەبینێ ئەفەرمێ رأيت في المنام أني مهاجر إلى أرض بها نخل ئەفەرمێ بینیم لە خەوا ئەڕۆم بۆ ئەرضێک بها نخل فذهب وهلي إلى أنها اليمامة ئەفەرمێ بداية وا تەسەوور مەکرد ئەو شوێنە کە ئاوا باخی خورمایەتیایە منطقی یەمامەیە فإذا هي يثرب دوای بۆم دەرکەوت کە ئەم شوێنە یەثریبە و یەثریب ئەبێ بە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم منەڵم هەردووکیانەوەی جەنابەت چونکە هیجرەت ئەسڵەن خۆی وەزعێکی سیاسیە پێغەمبەری خوا ئاینێکی هێناوە صلی الله عليه وسلم ئاینەکە دوای محاولێکی زۆر دوای مانەوەی 12 ساڵ بەرەو 13 ساڵ مانەوە لە مەککا و هەوڵدان لەگەڵ خەڵکی مەککە و دەوروبەری کە جێگەی نابێت و ئاینەکە لەوێ و ڕێگەی پێنادەن و مەجال نادرێ پێغەمبەری خوا ساڵە 2 ساڵەوە پێش قسەی لەگەڵ خەڵکی مەدینا کردبوو لەوێ کۆمەڵی خەڵکی زۆر موسڵمان بوون بەیعەتیان دابوو ئیمانیان هێنابوو وعدیان بە پێغەمبەر دابوو لە بەیعەتەکانە کە پشتیوانی بە هەموو شێوەک لە پێغەمبەر و لە ئاینەکەی بکەن صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا کۆچی کرد کە کۆچەکەش یعنی هەم دیاردەیەکی سیاسیە هەم دیاردەیەکی کۆمەڵایەتێ چکە موسڵمانەکان کە ئەچن لەوێ کیان و قەوارێکیان بۆ دروست بکە لە مەکانەیان بوو لەوێ پێغەمبەری خوا وەکو ڕئیسی دەوڵەت ئەناسرێ کە پێشتر مەسا پێغەمبەر کەسێکی ئاسایی بوو لە مەکەدا لەوێ پێغەمبەری خوا ساوسەم علاقەیەکی فراوان لە بینی موسڵمانانی کۆچەری و ئەنساریا دروستەکە قەوارێکی سیاسی دروستە بێت لەگەڵ جوولەکەکانە پەیوەندی ئەبەسن وەسیقە و دەستورێک ئەنووسێتەوە لەبەرەوە کۆچ هەموو ڕەهەندەکانی تایە سیاسیە کۆمەڵایەتیە ئابووریە سەقافیە حتا عەسکەریە چکە پێغەمبەری خوا تا نەچووە مەدینە و کۆچی نەکرد ڕوبەڕووی دوژمنەکانی کە کافرانی قوڕێش نەبوویەوە بە کۆچ هەموو ئەو شتانە ڕوویدا دیبلۆماسیشە پێغەمبەری خوا دوایەوە کە چووە مەدینە ئیتر لێوە دەستی بەوە کرد بە تایبەتی دوای سوڵحی حودەیبێ دەستی بە نامەنووسین کرد بۆ پاشا و سەرکردەکانی ئەو سەردەمەی خۆی لە وڵاتانە کە هەبوو یعنی عەرزم کردی تا پێش کۆچ پێغەمبەری خوا نە دەوڵەتی ڕاگەیان نە خۆی وەکو ڕئیس دەوڵەت ناسان نەتا حتا ئەحکامی شەرعی غەیری نوێژ و هەندێک عیبادەتی کەم عیبادەت وشت و ئەحکام لە مەدینە هاتنە خوارەوە بڕۆ سوورەتەکان بخوێنە هەموو ئەحکامە شەرعیەکان چەند شتێکی زۆر مەحدود وەکو نوێژەوانە نەبێ هەمووی لە مەدینە هاتووتە خوارەوە معنەوە ئەحکامیش تەطبیقی ئیسلام ئەرز و خاک و نیشتیمانێکی سربەخۆ و قیادەیەکی سیاسی و قەوارەیەکی سیاسی و ئەوانەی پێویستە تۆ تەطبیقی ئەحکامەکەی تۆ جمعە و جەماعەتەکەی تۆ جێژ ڕێکەخەی تۆ پەیوەندی سیاسیت لەگەڵ دەوروبەرا بێ تۆ عقوبات ئەدرێ بەسەر خەڵکە مخالیفەکانە
زەکات وەرەگیرێ و تەوزیع ئەکرێ ئەمانە هەمووی ینی وڵاتێکی ئازاد و نیشتیمانێک و وەکوڵێ قیادەیەکی سیاسی بۆ ئەو وڵاتە و ئەمانەی ئەوێ ئەمانە هەمووی پاش هیجرە دروست بوو. هەموو کارە گرنگانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام فرە ڕەهەند بوون. ناتوانین بڵین کۆچکردن یەک ڕەهەندیە. کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام جارێک ڕەهەندێکی ئاینی بەهێزی هەیە کە ئەوە بۆ سەربەرزی خۆی و داعوەکە و بانگەوازەکەی بۆ پاراستنی بۆ یەک. دواتر کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام هەموو ئەو ڕەهەندانەی تری ژیانیشی هەبوو، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام بەچوونی بۆ مەدینە دەوڵەتی دامەزراندووە. بە دامەزراندنی دەوڵەت هەموو ئەو بوارانەی تری ژیان تۆکمە و بەهێز بوون. بۆیە ئەتوانین بڵین کۆچ هەم بۆ سەربەرزی و عیزەتی ئیسلام بووە، بۆ پاراستنی داعوە و بانگەواز بووە، ئەمجار بۆ دروستکردنی دەوڵەتێک بووە کە لەم دەوڵەتەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام یاسا و نیزام و سیستەمێکی ناوازەی دروست کرد کە توانی ببێتە نمونە بۆ هەموو جیهان و دواتریش ئەو دەوڵەتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ماوەی 13 سەدە ماوەتەوە و بڕیشی کردووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کۆچەکە لە شاری مەککە و بۆ شاری مەدینە ئەتوانین بڵین زیاتر پەیوەندی بە ئیسلام و مسلمانانەوە هەبووە. ئەوەندەی کە پەیوەندی بەوە هەبووە کە ئیسلام سەرخات دیفاع لە مەزلومان بکات، ئەوەندە پەیوەندی بە عەشایری و کۆمەڵایەتیەوە نەبووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شاری مەککەدا کەسوکاری زۆر بوو. خەڵکی قوڕەیش پشتی پێغەمبەری خوایان ئەگرت، مامەکانی خەڵکێکی زۆر پشت و بەنای پێغەمبەری خوا، بەڵام نە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بیری لە دووشت کردەوە کە هیجرەتی کرد. یەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قائیدە، سەرکردەیە و ڕەعیەتەکەی ئەبینێت ڕۆژێک ئافرەت ئازارە درێ، ڕۆژێ پیاو ئازارە درێ، ڕۆژێ شەهید دەکرێن، ڕۆژێ دەرئەکرێن، ڕۆژێ ماڵیان ئەسووتێن درێ، ڕۆژێ ماڵیان لێ ئەسەنرێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیفاعکردن بوو لە مەزلومان کە هیجرەتی هەڵبژات. ئەمە قیادەیە. پێغەمبەری خوا ڕەعیەتەکەی بەرەڵا نەکرد، بڵێ من خۆم ژیانم خۆشە، من خۆم لە ناو خزم و کەسی خۆمام، کەس ناتوانێ ئازارم بدەنە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەدەفی یەکەمی سەربەرزی دین و دیفاع لە مەزلومان بوو. پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵگەمان بۆی کە مەبەستی کۆمەڵایەتی و عادەتی و ئەوانەی لە پشتەوە نەبووە جگەل لە خزمەتکردنی دینەکە لە پێش هیجرەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچێ بۆ خێوەتگەکانی دەور مەککە. کۆمەڵی خەڵکە بوون لە چادرا ژیاون، وەکو ئیبن القەیمی جەوزی وەمانە گێڕێتەوە لە زادا. هەڵە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژی وا بۆ 14 خەیوەت نشین گەڕاوە دینی خۆی پێگەیاندون، مامی بە دوایە گەڕاوتێتەوە برازای منە درۆوەکات. ئیدەن پێغەمبەری خوا خەمی داعوەکەی بوو. دوایی کە ئەوە سەر ناگرێ، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە تەمەنی 53 ساڵیدا بەو تەمەنە گەورە بەڕێکەوێ بەرەو تائیف. تەمەن تائیف شوێنێکی زۆر دوورە، ئەکەوێتە خۆرهەڵاتی شاری مەککەوە. تائیف بێجگەلەوەی کە ئێستا بە سیارە 3 چارەک بۆ سەعاتێک دوورە، هەمووی بە شاخە سەرەکەوی لە میناوە بۆی ڕۆی، لە مینا و لە نێوان مینا و عەرەفەوە بۆی ڕۆی شاخێکی زۆر بەردە. پێغەمبەر و ناڕەحەتەی هەڵبژات بۆی دینی خوا لێوێ بگەنێ کە چوایە بەربارانەکە گەڕایەوە. ئیدەن ئەبێ پێغەمبەری خوا شوێنێکی تر هەڵبژێرێ. لە دوای ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچێ بۆ شاری مەککە، شاری مەدینەکە یەثریبە. ئیدەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەم هیجرەتەدا ئەیویست دینی خوای پەروەردگار مەرحەلەیەک بڕێتە پێشەوە. ئەیویست دینی خوای پەروەردگار لە نێوان شاخەکانی مەککەدا بەرێتە دەرەوە بۆ جەزیرەی عەرەبی، بۆ یەثریب، بۆ تائیف، بۆ وڵاتەکانی دی، چونکە خوای تەعالا پێی فەرموو بوو وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. ئیدەن ئەم ڕەحمەتی پێغەمبەری خوا ئەبێ وەکو باران وابێت هەموو شوێنێکی ئەم جیهانە بگرێتەوە کە ئێستا گەردووشێتەوە. ڕەنگە حکمت گەلێکی زۆر لە پرۆسی کۆچکردنی پێغەمبەر و هاوڵانیدا هەبێت. ئەم بابەتە تا هەنووکەش جێگای تێڕامانی نووسەران و توێژەرانی بواری ئاین ناسیە، بەڵام ئەوەی زۆر دیار و بەرچاوە بریتیە لەوەی پێغەمبەری خوددا دوو مەبەستی زۆر سەرەکی هەبووە، ئەویش ئازادی و ئازادی بیر و باوەڕ بووە. چونکە لە پەیمانی عەقەبەشدا پێغەمبەری خوددا داوای لە نوێنەرانی یەسریب کرد کە پشتیوانی بکەن لەوەی کە بانگەوازێکی ئازاد بکات لە مەدینەدا، واتە وەکو مرۆڤ ئازاد بێت کە ئیرادەی خۆی سەروەرێتی بکات، هەروەها ئازادی ڕادەربڕین و بیر و باوەڕشی هەبێت. ئەمەش بۆ ئەو پەڕش کۆدارکردنی مرۆڤ و بیر و باوەڕەکەی. طبعا کۆچ حکمەتەکانی زۆرن، ینی کۆچ
تنها بريتينية لوي في غمر إخوة صلى الله عليه وسلم كفرمية لا هجرة بعد الفتح وإنما جهاد ونية وإذا استنفرتم فانفروا كفرمية لا هجرة بعد الفتح يعني لا هجرة من مكة إلى المدينة أم حديثتها خاصة بو أم بابته واتا لما كوا هجرتنا ما بو مدينة أو كساني كهجرت يعني كبيش فتح مكة لما كبو مدينة أجريكي قوري عنها بو بيغمر إخوة صلى الله عليه وسلم دوي فتح مكة إما كش إسا دولة إسلامي لما كيا برقرار خلق بو هجرة كابو مدينة كواتا فرمي أجري هجرة لمودوانية لا هجرة بعد الفتح باشا ولكن جهاد ونية فالله هر بيغمر فرمي صلى الله عليه وسلم فرمي لن تنقطع الهجرة حتى تنقطع أفرمي لن تنقطع الهجرة حتى تنقطع التوبة ولن تنقطع التوبة حتى تطلع الشمس من مغربها أفرمي هجرة كوتاينا تا توبة كوتاينا تا درجاي توبة دانخري درجاي توبة دانخري تا خور لخور أوا هلنا كواتا بابي هجرات قد دانخري يعني بيغمر صلى الله عليه وسلم حتى لحديثك يا كإمام عمر روايتك أفرمي إني آمركم بخمس الله أمرني بهن أفرمي من أمر أكم بينشد خوا أملي بيكردم الجماعة والسمع والطاعة والهجرة والجهاد هيك لو أنا هجرة وجهادة يعني هجرة مفهومي كي فراواني هي لو مفهوم السياسية فراوان تركيا متصور يعني هجرة تنها بريتيبة لجهشتني زويك بو زويك يتر بما بستي راقيان دني دين يا بما بستي إعلان كردني دولة لا أما مفهومي كي سياسية بلام أما معناه كي برتسكة هجرة لمعنى فراوانك يا هر کەسێک حرامەکانی خواواز دەبێنێ هجرەتی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ والمهاجر من هجر ما نهى الله عنه کەسی مهاجر کێیە ئەو کەسە کۆچی حرامەکان کە دەست لە حرامەکان کۆتاکە واتە کەسێ لەبەر خوا کە درۆ ناکە هەجری درۆ ئەکا کەسێ لەبەر خوا هەجری عارەقەکە کەسێ لەبەر خوا هەجری نەزەرەکە ئافرەتێ لەبەر خوا هەجری ڕوت و قوتی ئەکا کەسێک لەبەر خوا بازرگانێک هەجری سوخۆری ئەکا ئەمە مهاجرە بۆ چونکە هەجری ما نهى الله عنه هی کردووە لبرو إما ناتوانين بلين درجاي هجرة داخرة أو حديث سبب خاصة كبيغمبر صلى الله عليه وسلم أفرمي لا هجرة بعد الفتح وإنما حديث كانت البلغن لسن أو هجرة باقية روج قيامة وأجري هجرتش باقية وحتى للروى السياسية كي شوى إنسانك أقل شوينك قتيس ما ني أتواني دروش مكاني ديني خوي رابقة يعني بون منك أبلا لمجتمعي كاي ناتواني مزقوت هاتو شي مزقوت بك ناتواني مثلا نجي جماعة بك ناتواني جمعة بك أم كسا واجب هجرة بك كخواي پروردگار لقيامتها أو آياتي كباسك أفرمي الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض ملائكة كان بأن قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم أو كساني كمستضعف أو كساني ناتوان الدين داري بكن كابران ناتوان لبر دنيا وازل ديني بينه پەیوەستبوونی بە خاک پەیوەستبوونی بە نەتەوە پەیوەستبوونی بە نیشتیمان نابێت دین ئەولەویاتی ئینسانی ئیماندارە یعنی ئێمە بەر لەوەی هەرچی بین مسلمانین بەر لەوەی هەرچی بین عەبدی خوین ئێمە ئەرکێکمان هەیە لە بوونی خۆمان ئەم ئەرکە بریتێ لە خواناسی ناکرێ ئەم ئەرکەی خۆمان کە خوا بووی دروست کردوین بیخینە پێناو هیچ مەبەستێکی ترەوە یعنی کابرا لە پێناو وابەستەبوونی بە نیشتیمانەکەی بە نەتەوەکەی سنەتی پێغەمبەران وانە بووە وازیان لە دینی نابێ إبراهيم وقال إني مهاجر إلى ربي إنه سيهدين إبراهيم هجرتي كردو بولا إخوة بيغمبر هجرتي كردو لقومكي بو إخوة أفرمي بيغمبران أسوي حسنا قالت أجر بيغمبران زيدي باو با بيراني خويان جهشتو أجر بيغمبران لا بيغا كومالايتي لني وندا كومالايتي وخزمايتي خويان ترازاون لبر باراستني دينكيان أبي إنساني إيماندار أم طموحي تابع أم روحي تابع أجر دينداري أجر بانقواس أجر خواناسي لزويك عقشت بنبست أجر إيما زانيمان خوامان بينا برستري ناكري لبر خلق واز لخوا بينين أبي لبر خوا واز لخلق بينين أبي لبينا وكابرا دينك يا هجرتك بم بيوانا درجة هجرت دان آخره لبرو بيغمبر صلى الله عليه وسلم كاتك هجرتك بيغمبر صلى الله عليه وسلم كومل معاني زور قول له هجرت برجستك على جياني خويا هيك لوانا بيغمبر صلى الله عليه وسلم بيمان الله كإنساني إيماندار أولويتي جياني بريتي الأخوة يعني حتى أخوي پروردگار كافر يقول إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا علماء بيرن بم آية الأعذار الثمانية هش باساو خوشويستيك لمانه إنسان لخوا جهادك يبكى
ئینسان لە خوا لە هیجرەت بکە، ئینسان لە خوا لە دینەکەی بکە، لە خوا لە پێغەمبەرەکەی بکە، ئەمە پاساو نییە. کەواتە ئینسان ئەبێ خوا لە پێش هەموو شتێکەوە بێ لە ژیان، لە پێش ماڵ و مناڵەکەیشەوە بێ، باوک و دایک و برا و کەس و کارەکەیشەوە بێ. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیجرەتە ئەمەمان پێڵێ. خاڵی دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیجرەتە پێمان نەڵێ کە دینی خوا دینی هیچ ئومەتونەتەوەیەک نییە. ئێستا خەڵکێک لە دین نێتێگەیشتوو ئومی جاهیل ئەڵێ دین دینی عەرەبە، بابە دین دینی قوڕیش نییە نەک عەرەب. خوا کە عەرەب پشتی هەڵکرد لە دینی خوا، خوای پەروەردگار ئەنساریەکانی کرد بەسەر خستنی دین، یعنی دینی دا بەوان، یعنی دوای ئەوان مەسەلەن عوسمانیەکان، سەلاح الدینی ئەیوبی، ئەفغانیەکان کێکێ، واتە دین دینی خوایە، خوا خالیقی مرۆڤەکانە بە یەکسانی. من وەکو کورد من زۆر لە عەرەبێک خۆم لە پێشتر ئەبینم بە دینی خوا، توراثی دین بە توراثی خۆ مەزانم، بە توراثی عەرەبی نازانم. زمانی دین زمانی منە، زمانی عەرەب نییە. زمانی قورئان زمانی خوایە، زمانی قورئان خوا قورئانی ناردۆ، کەلامی خوایە، خوای منە و چۆن خوای عەرەبێکیشە. کەواتە هیجرەت پێمانەڵێ کە خاوەنی دین خوایە، کەس نییە. ئەم دینە پابەست نییە، پەیوەست نییە بە هیچ نێتەوەیەکەوە. خوا ئەفەرمێ فەئین یەکفڕ بها هؤلاء فقد وكلنا بها قوما ليسوا بها بكافرين، يا فرمي وإن تتولوا يستبدل قوما غيركم. كواتە ئێمە هەمومان خاوەنی دینی. لەبەرەوە هیجرەت زۆر مەعانی گەورەی تایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم توانیوەتی کۆچ بەرجەستەی کە ئێمە پێویستە لە کاتێکە ئەم یادە ئەەکەینەوە بڕیار بدەین بە پەیام نوێ بکەینەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێمە ئەم مەعانیانە لە ژیانی خۆمانە بەرجەستکەین. با هەرێکێک لە ئێمە بڕیار بدا لەم یادی کۆچەیە کۆچی تاوانێک بکەین، هیچ نەکەین، هەمومان ئالوودەی تاوانین، با بڕیار بدەین لەمە دووە تاوانێک لەو تاوانانە. چکە پێغەمبەری خوا لەبەر خوا وازی لە هەموو شت هێنا لە کۆچە، لە ماڵ، لە مناڵ، لە کەس، لە کار، لە خاک، لە هەموو شت لەبەر خوا. با ئێمە شتێکی کەم دەست لێ هەڵگرین لەبەر خوا، بۆ ئەوەی کە ئێمە بیسەلمێنین، کە ئێمە وەفامان هەیە بۆ ماندووبوون و ئەرکەکەی پێغەمبەر، و وەفامان هەیە بۆ دینی خوا. فقرەی دووەمی بڵێم کۆچ پێغەمبەر لە حەدیثێکا فەرمێ صلی الله عليه وسلم لا هجرة بعد الفتح ولكن جهاد والنية وإذا استنفرتم فانفروا. دوای ئەوە ئەفەرمێ کە فتحی مەکە کرایتر کۆچ نامێنی، مەکە و لە بینی مەکە و مەدینە موسڵمانان کۆچیانە کرد، ئەوە هەمووی بۆ خاکی ئیسلام. بەڵام عولەما ئەفەرمون هەر کات موسڵمان لە شوێنێکا دینداری بۆ نەکرا و ئەرزێکی تر هەبوو کە دینداری تیا بکرێ، ئەوە پێویستە کۆچ بکە. بەڵام ئەگەر هەموو ئەرزەکان وەکو یەک بوون، ئێتەوە کاتە کۆچ بۆ کوێ بکە. یعنی چۆن لێرە ڕێ بە ئیسلام نادرێت، لە وڵاتی تش کە کۆچی بۆ کارڕێگە پێ نادرێ، ئەو کاتێت کۆچ ئامانجێکی نامێنێ. و کۆچەکە ئەبێ قۆناغێک بێ بۆ قۆناغی تری بە شوێ نابێ، وەکەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەرحەلەیەکی زوعف بۆ مەرحەلەیەکی قووە، لە مەرحەلەیەکی بێدەسەڵاتیەوە بۆ تەمکین و جێگیر بوون، لە مەرحەلەیەکی ئیسلامەتی شخصیەکەی بۆ ئیسلامەتیکی بەربڵاو و کۆمەلگاکە هەمووی بێتە ئیسلام و تەطبیقی ئیسلام بکە، لە ڕووی سیاسیەوە سربەخۆبی، هەر تۆ بڕۆی لەوێ شەرژێر دەسەبی، ئیترەوە کۆچەکە یعنی ئامانجەکەی خۆی نەپێکاوە. بەڵام جاری وایە کۆچەکە بۆی کابرای گوگو شخصی گیانی خۆی بپارێزی، عەقیدەکەی بپارێزی، ئیمانەکەی بپارێزی، ئەوەش ئەکرێ. مەساوەکو ئەندێ نەفەر لە وڵاتێک کۆچێتە وڵاتێکی لێرە وەکوڵی گیانی معەڕەزە بۆ تیاچوون بۆ لەناوبردن ئەمانە. بەڵام ئامانجەکانی کۆچ یا ئەو دەرس و عیبرەتانی لە کۆچە هەن زۆرن. ئێمە ئیشارەت بە هەندێکیان بن. یەکەم بەڕاستی بە کۆچ ئیسلام لە قۆناغێکی لاوازەوە چوە قۆناغێکی بەهێز. ئیسلام لە ئیسلامەتێکی شخصیەوە چوە ئیسلامەتیەک کە واوکو کۆمەلگا هەمووی ئیسلام تیا ڕنگ باتەوە. ئەحکامەکانی ئیسلام دوای کۆچۆک و پێشترش ئاماژەم پێکرد وردە وردە دەستیان بە دابەزین کرد لە ئاەتەکانی قورئانە و تا و نزیکی وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو ئەحکامەکانی ئیسلام دابەزی، هەموو ئیسلام ئەلیەومە ئەکمەلتو لەکم دینەکم ئەخیر ئاەت دابەزی و ئیسلام هەمووی لە دوای کۆچ کامڵ بوو. پاشان کۆچ وەرچەخانێکی گەورەیە کە ئەوش ئەوەیە ئەم ئیسلامەتە کە خوا ناردوێتی بۆیە بەشەرەکان لە سایە و سێبەریا بەحەبێنەوە، ئازادانە دینداری بکەن، ئازادانە ڕای خۆیان دەربڕن، ئازادانە ممارەسەی ئیش و کارەکانی خۆیان بکەن، زوڵم نەمێنێ، ستەم نەمێنێ. دەی ئەمە دوای هیجرەت پێیا بوو. لە پێش هیجرەتە هیچ لەو شتانە نەبوو. پاشان بە هیجرەت وردە وردە سەرەتایەک بوو بۆی کەواکو ئیسلام لە هەموو جەزیرەت و عەرەبا دەسەڵات و سوڵتەی سیاسی خۆی جێگیر بکە و ئیسلام توانی قەوارە و کیانێ بۆ خۆی دروستکە کە
لەسەر ئاسی نەک ناو عەرەبەکان خۆیان لەسەر ئاسی دەوڵەتانی ئەو سەردەمە دانی پیا بندێ ئیتیفاقیاتی لەگەڵا بکرێ مراسەلات و علاقاتی سیاسی دیبلۆماسی لەگەڵا دروستکرێ وای لێ هات مەسەلا پێغەمبەری خوا سەفاراتی ئەنار بۆ لای پاشا و مەلیکەکان ئەوان ئەیان نار بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتیفاقیات مۆرەکرا ئەرزوخاکێکی زۆر کەوتە ژێر دەسەڵاتی ئیسلامەوە لە ڕووی اقتصادیەوە مسلمانان بوونە خاوەنی ئەرزوخاکێکەوەکو داهات و بەرهەمی ئەو وڵاتە بۆ خۆیان بێ و لە ژێردەستی خۆیان نابێ لە ڕووی سیاسیەوە قیادێکی سیاسی هەیە سەرپەرشتی وڵاتەکە و کاروباری وڵاتە بەڕێوە بە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەسەر ئەو ئەساسە پەیوەندەکاندا ئامەزێکی ئیسلامەیە کۆمەڵێ باونەریتی جاهیلی و نەفامی هەبوو کە هەمووی پێچەوانە و هەڵە و ناحەق و ئەوانە بوو نەیهێڵا چینایەتی عەبد و کۆی لەو چی و چیوانە هەمووی بەرەو چارەسەر بر ئیسلام دوژمنایەتی خێڵەکەی و ئەوانە کە یعنی لە بینی ئەوس و خەزۆدا سەدان ساڵ شەڕیان لە بینابوو ئیسلام نەیهێڵا فأصبحتم بنعمتي إخوانا بونا برايك لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم أجر هاتشي سروتي دنيا توصرف كذا أو خلقك دجمناتي لبين أبو بين نيوان شاغن أبو يو بلام بم إسلام وبم آينا بيروزة إسلام تواني وبيغمر إسلام تواني صلى الله عليه وسلم نيوان شاكا بيان كاتبرا لها مش جرنتر مسألة هجرة براسي درسێکی زۆر گەورەشی تیاویشەوەی تایبەتمەندی ئیسلامە گەیەنێ لە هەموو شتێکی خۆیان ئیسلام بۆ نەهاو مەسلا یعنی تاریخی میلادی تاریخێکی تر ئەو تاریخانە کە پێشتر هەبوون لە ناو عەرەبی جاهیلیا بۆ نەهاوانە بکاتە مێژوو هات مێژوویەکی خۆی دانا حەدەسێکی خۆی ڕووداوێکی ژیانی پێغەمبەر و ئیسلامەکەی کردە سەرەتای مێژووی خۆی ئەوژەوەی گەل لە هەموو شتێکە ئیسلام تایبەتمەندی خۆی لە جلوبەرگە لە عیبادەتە لە شەخسیەتە لە قسەکردنە لە هەموو شتێکە ئیسلام تایبەتمەندی خۆی لە چەندین فەرموودا پێغەمبەر فەرمی مخالفە یەهود و نەسارا بکە ئەوان سمێڵ درێژەکەن ئێوە کورتیکەن ئەوان ڕیش ئەتاشن ئێوە بیهێڵن ئەوان پارشێو ناکەن ئێوە پارشێو بکەن ئەمانە هەمووی لە فەرمودەی پێغەمبەر هاتووە سەڵسە یا لە سورەتی فاتحە ئێمە لە هەموو نوێژێکای خوێنین اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم خواب من خلصر رجيه هداية وبردوام كك صراط أنعمت عليهم كبيغمر وشهداء وصالحين غير المغضوب عليهم ولا الضالين ما نجير لواني غزبوا ليقدون لوانش قمرات كردون ولا ريت كردون لا ريبون ها كعلماء في الموانا جولك وانا نصاران يا هر خلقي كتير كلا ريبو به ها يعني أوج أوجني كتوهني خوت هي وكل الرجو ربازي خوت هي كصراط المستقيم كإسلام دیارە ئەمە ئەم پرسیارە چۆنەڵە دوو لایەنم حکمەتەکانی کۆچ زۆرن کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام حکمەتی زۆری تایە توانین بڵین گەورەترین حکمەتی کۆچ ئەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام هەمیشە لە غەمی شوێن کەوتوانیا بووە هەمیشە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام وەکو قائیدێک وەکو سەرکردەیەک بە دوای چارەسەری کێشەی شوێن کەوتوانیا گەڕاوە وە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام کە زانیوێتی شوێن کەوتوانی ناڕەحەت ئەکرێن شوێن کەوتوانی بە هەموو شێوێک ئەچەوسێنرێنەوە بەدوای منفەز و دەواازەیە کاگەڕاوە بۆ ئەوەی ئەم ناڕەحەتیە لەسەر هاوڵانی هەڵگرێ پێشتریش چەند جارێک کۆچ لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ڕوویدا بەڵام ئەمەیان کۆچی گەورە بووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام بۆ خۆشی دواتر کۆچی کردووە ئەتوانی بڵێن ئەمە گەورەترین حکمەتی کۆچکردنە پاراستنی گیانی شوێن کەوتوانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام و دەعوە و بانگەوازەکەی کە ئەمان هەڵگری دەعوە و بانگەوازەکەن یعنی گەورەترین حکمەتی کۆچ بریتێ لە پاراستنی دەعوە و بانگەوازی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کۆچکردن کۆتایی نایە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ئەفەرمێ لا تنقطع الهجرة حتى تنقطع التوبة ئەفەرمێ کۆچ کۆتایی نایە تا تەوبەکردن کۆتایی دێت تەوبەکردنیش کاتێک کۆتایی دێت کە خۆر لە خۆر ئاوابوونەوە هەڵبێ ینی تاوەکو آخر زەمان کۆچکردن ئەمێنێ ئەمجار کۆچکردنی ئێمە چییە ئێستا ینی ئێمە لە چی کۆچ بکەین پرسیاریان کرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ئەی الهجرەتی ئەفضل کام کۆچکردن باشترە بۆ ئێمە ئێستا فەرمووی من هەجەڕ ما نەهە الله عنه فەرمووی ئەو کەسەی کە کۆچەکا لەو شتانەی کە خوای پەروەردگار لێی قەدەغە کردووە لە فەرمودەیەکی ترا لە ڕیوایەتێکی ترا فەرمووی المهاجر من هەجەڕ سەیئات کۆچکردووی تەواو ئەو کەسەیە کە واز لە خراپە و گوناه و تاوانێنێ یعنی ئەمە حەقی خۆیەتی لەم یادی کۆچەیە هەموو مسلمانێک لە ئاستی خۆی بیرێک بکاتەوە ینی ناکرێ ئێمە ئەم ساڵ و ڕۆژ و شەو و مانگانەی کە بەسەرمانە دێ و ئەڕوا هەروە بڕۆ حەقی خۆیەتی ئێستا ئێمە ئەم شەو دانیشین بیرێک بکەینەوە چیمان هەیە گوناه و تاوانە
با هەجری کەین وازی لێبێنین. هەجر یعنی وازهێنان. لە قورئانە لە 21 ئاەتا خوای پەروەردگار باسی هەجر و هیجرەت و کۆچکردنی کردووە. بەشێکی زۆری ئەوەی قورئان باسی هیجرەت و کۆچکردنە لە گوناه و تاوان و ڕجزە فەهجر، خوای گەورە فەرمێ واز لە گوناه و تاوان و خراپە بێنن. بەشێکی کۆچکردنیش بریتێن لە دوورکەوتنەوە لە خراپەکاران وەهجرهم هەجرەن جەمیلا. ئەمەشمان زۆر پێویستە. زۆر خەڵکی مسلمانمانێ لەو ڕۆژگارەیە مسلمان و نوێژ خوێنە و حاجیە و ئەچێ بۆ حەج و بۆ عەمرە، بەڵام هەجری خراپەکانان و گەندەڵکارانی نەکردو. پێویستی بەوەی ئەم مسلمانە بەڕێزە. ئەمە مەوزوعێکی سیاسی و ئەوانە نییە، ئەمە مەوزوعێکی دینیە. حەقی خۆیەتی مسلمانێک کە شایەتومانی هێناوە وەڵێ من شوێن پێغەمبەر کەوتوم عەلەیهی سەڵات وسەلام، لەم یادی کۆچی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام کۆچ بکات لە گوناه و تاوان و تاوانباران و گەندەڵکاران و خراپەکاران. ئەوە قورئان فەرمانی پێکردووە. لە قورئانە یەک کۆچکردنێکی سەلبی هەیە، نەرێنی و خراپەیە، ئەویش بریتێ لە وازهێنان لە قورئان. إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. ئەم کۆچکردنە ئێستا ئێمە ئەوەمان کردووە، ئەنی ترمان نەکردووە بەداخەوە. یعنی ئەبێ ئەمە عکسکەینەوە، واز لەم کۆچکردنی قورئانە بین. یعنی بۆ کۆچمان لە قورئان کردووە بۆ شتی تر بینەوە سەر قورئان، جارێکی تر هەمومان لە سایە و سێبەری قورئانە بەهرەمەند بین و لە بەرامبەریشا دوورکەوینەوە لەو شتانەی کە پێچەوانی ڕێنمایەکانی قورئانن. ئەوە گەورەترین کۆچکردنە لەو ڕۆژگارەیە بۆ ئێمەی مسلمان. طبعا حکمت و دەرس و پند و عیبرەتەکانی کۆچ زۆر زۆرن بەڕاستی. یعنی زانای وایە سەد حکمەتی باس کردووە، لەوە چێ نەگەشت بێتە هەمووشی. حکمت و کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمە ئەگەر بتوانین بە زۆر بە کورتی ئیشارەتی پێ بکەین چەند شتێکە بەڕاستی. یەکەم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە کۆچەکات ئەرزم کردن دیفاعی لە مەزلومان کرد. سەرکردە، قائید، پێشەوە ئەبێ ئاگای لە دار و دەستەکەی بێت، ئەبێ ئاگای لە مسلمانان بێت. و مسلمانان مەزلومن، مسلمانان ئەکوژرێن، مسلمانان لێ ئەدرێن. ئەم سەرکردا بێت چی بکات؟ ئەبێ بە دوای مەخرەجێکا بگەڕێ بۆ ئەوی دەربازیان کە. ئیدەن دیفاعکردن لە مەزلومان هۆکارێکی کۆچی پێغەمبەری خوا بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە دەرسی بۆ من و تۆی مسلمان و بۆ هەموو لایەکمان ئەوەی تایەکە سەرکردا ئەبێ بەڕەحم بێ، سەرکردا بێ ئاگای لە شەعبەکەی بێ، ئەبێ ئاگای لە خەڵکەکەی بێ، ئەبێ سەریان خات لە ناڕەحەتەکان ڕزگاریان کە. یەکێکی تر لە دەرس و پند و عیبرەتەکانی کۆچ ئەوەیە کە سەرکردا ئەبێ حەلی پێبێ بۆ ئەو ئەزمانەی ڕوو لە وڵاتەکەت. سەرکردا ئەو ئەزمانەی ڕووی لە وڵاتەکە، جا ئەگەر سەرکردا لە ماڵی خۆیدا سەرکردە بێت، ڕئیس عایلە بێت، لە حیزبەکەدا سەرکردە بێت، لە وڵات و نیشتیمانە سەرکردە بێت، کاتێک ئەزمەیەک ڕووی لە وڵاتەکەی و ڕووی لە شوێن کەوتوانی کە دەبێت حەلی لابێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک ئەو ناڕەحەتیە ڕووەکاتە مسلمانان و ڕووەکاتە خۆی لە مزگەوتەکەی خۆیدا ناوسکی ئاژەڵەکەن بەسەری پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەری خوا وەکو قائیدێک ئەبێ حەلی پێ بێت، ئەبێ ئەم ئەزمەیە ڕووی لە مسلمانان کردووە حەلێکی پێ بێ. یعنی دەستوەساندانە نیشتووە بڵێ بۆ خۆم خۆش ئەژیم و ئیدی حەلی مسلمانان ناکەم، نە، بە معنای کەلیمە سەرکردە بوو کە سەرکردەکانی ئەمڕۆ بێ دەرسی لێ وەرگرن. پاشان خاڵێکی ترۆک و دەرس و پند و عیبرەتێک ئەوەیە بەڕاستی ئەم هیجرەتی پێغەمبەری خوایە ئەوەمان پێڵێ مسلمان نابێت دەستوەسان دانیشت. مسلمان بەردەوام ئەبێ لە دەرگایەکی لێداخرا لە دەرگایەکی تر بات. ئەگەر دەرگای لێداخرا لە پەنجەرەوە بچێتە دەرەوە، بەو معنای کە بەردەوام مسلمانە بێ پلانی بۆ داهاتووە بێت. تەماشاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچێتە ناو عەشیرەتەکان ڕێگەی بانگەوازی لێگرن، ئەچێتە تائیف ڕێگەی بانگەوازی خۆ ناگەڕێتەوە لە شاری مەکەیە دانیشێ بۆ خۆی، نە، پێغەمبەری خوا عەلەیهی بژاردەی دووەمێنێتە پێشەوە، بژاردەی یەکەم کۆتاییات، بژاردەی دووەم کۆتاییات، بژاردەی سێم کە هیجرەتە بەرەو شاری مەدینە. ئیدەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلاممان پێڵێ مسلمان ئەبێ بەردەوام بۆ دوا ڕۆژ بۆ داهاتووی خۆی پلانی هەبێت بۆ ئەو کاری کە ئەیکات. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە ساڵی حەج دێتە پێشەوە یەکسەر ئەچێ بۆ عەرەفە، ئەچێ بۆ عەرەفە، خەڵکی تائیفی بینیەوە بەردبارانیان کردو، هەندێک خەڵکی بینیەوە، خەڵکی یەثریب بینێ، یەثریب پێیان ئەڵێ من بەنیازم بێم بۆ ئەوێ، ئەوانش پێشوازی لێکن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفدێکە نێرێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفدێکە نێرێ بۆ یەثریب، تا ئەو کاتە ناوی یەثریب بۆ دوای ناوی مەدینەی لێنرا، هەتا ئەو کاتەی پێغەمبەری خوا هیجرەتی کرد ماڵ نەبابوو لە شاری مەدینەدا ئیلا ئیسلامی پێگەشتە بوو. ئیدەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەر ئەرزی
تەواو ئەمین کرد ئەمجا خۆی ڕۆشت یعنی نەچوە شتێک کە نەزانێت چییە ئەمە هەمووی دەرس و پند و عیبرەتە بەڕاستی و تاقیکردنەوەی هاوڵانیش بەڕاستی تۆ تەماشاکە لەو سەفەرەدا هاوڵان تاقیەکرێنەوە بۆ پێغەمبەری خوا چەند پێغەمبەری خۆیان خۆشەوێت ئافرەتان گەنجان گیان فیدایی بۆ ئیسلام ئیمامی عەلی فەرمی من لە جێگاکەی تۆیە خەومەی پێغەمبەری خوا بۆ لە جێگاکەی خۆی ئاخەوێت بۆی کە کافران مەشغوڵ بن تا پێغەمبەری خوا ڕۆ ئەمە هەمووی فێڵی شەڕە بەڕاستی ئەمە هەمووی سیاسەتە ئەمە هەمووی داڕشتنی بەرنامەی بۆ دەوڵەتی دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بچێتە ئەو شاخە ئافرەت دەستکی حەومانیانە چێشتیان بۆ بات خواردنیان بۆ بات بۆ گەنجێکی هەڵ نەبرێت چونکە ئەو ئافرەتە کەس هەستی پێ ناکات پاشان خۆشەویستی ئەو هاوڵە بەڕێزانە و ئیمامی ئەبوو بەکر بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیمامی ئەبوو بەکر ئەفەرمێ زۆرم تینوو بوو تەنها کەمێک شیرمان پێ بوو ئەفەرمی نەم خوارە تا پێغەمبەری خوا داوای کرد کە دام بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا خواردێەوە هەتا من تێرم خوارد ئەمە خۆشەویستێکی زۆر عەجیبە ئەمە خۆشەویستیەکە بەڕاستی یعنی فەوق العادەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیدەن ئەگەر ئێمە بمانەوێ بەڕاستی باسی پند و دەرس و عیبرەتەکانی پێغەمبەری خوا بکەین زۆر زۆرە باس و خاسەکە هەم لە شاری مەکەدا هەم لە عشکەوتەکەدا و هەم لە ڕێگە و بانەکەدا هەم کە ئاگاتە شاری مەدینەش یەکەم شت دروستیەکە مزگەوتە مزگەوتی ئەو کاتە تەنها بۆ پێنج فەرزەکە نەبووە مزگەوت کە دروست کراوە کاتە شوێنی وەفد بوو ئێستش ئەگەرشتە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە کۆڵەکەکان نووسرا ئوستوانەة الوفود وەفدەکان کە هاتوون لێ دانیشتنیان کردووە مزگەوت ئەو کاتە بریتی بووە لە بینایەک بۆ ڕێکخستنی دەوڵەتی ئیسلامی و پێنج فەرزەکەش وتاری جومعانیش یعنی هەر ئیشوی مزگەوت هەرەوە نییە دوڕکات نوێژی تا بکەیت و بێتە دەرەوە ئیدەن ئەم هیجرەتی پێغەمبەری خوایە کە تەحەولێک بوو لە تاریخی بەشەریەتدا بەڕاستی کۆمەڵە دەرس و پند و عیبرەتی زۆر گەورەی تایە خۆی تەعالە لەو کەسانەمان بگێڕێکە لە دنیادا دەرس و پند و عیبرەت لە هیجرەتی پێغەمبەری خوا وەرگرین و لە قیامەتیشدا لەگەڵ پێغەمبەری خوادا خوای پەروەردگار حەشرمان کرد کۆچ بەردەوامە کۆچ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەردەوامە بەڵام ئەو کۆچەش کە بەردەوامە بە مەرجی خۆی ئەگەر موسڵمانێک لە وڵاتێکدا لە جێگایەکدا نەتوانێت دینداری بکات نەتوانێت خواپەرستی خۆی بکات نەیەڵەن ئەبێ کۆچ بکات بۆ شوێنێک کە بتوانێت دینداری خۆی لێوە بکات بەو معنایە کۆچ بەردەوامە بەڵام ئێستا لە سەرتاسەری دنیادا ئینسان ئازادە بۆ دینداری و بۆ خواناسی و شوێنێکیش نییە لە شوێنێکی تر باشتر بێت تقریبان هەموو یاروەکو یەک وایە بەڵام بەگشتی کۆچ بەردەوامە هەم لە سەردەمی پێغەمبەری خواشدا عەلەیهی سەڵات وسەلام کە کراوە هەم لە ئێستاشدا بەڵام کۆچ لە شاری مەکەوە بۆ شاری مەدینە وەستاوە چونکە بە فەتحی مەدینە هەموو شتێک کۆتایی پێهاتووە لە شاری مەکەوە بۆ شاری مەدینە کۆچ وەستاوە بەڵام بۆ ئەوەی کە ئینسان مەخرەجێکی باشتر بدۆزێتەوە بۆ کردنی عیبادەت ئەوە کۆچەر کراوەیە و بابەتێکە کە ئینسان دەتوانێت سوودی لێوەرگێت